زۆر خۆشحاڵ بووم بۆیە منیش بەجلی کوردیەوە هاتووم و ڕۆژەکەم جوانتر کردووە. خات و سڵاو لێ بێ ئەمڕۆ ڕۆژی ئاڵای کوردستانە ئەم ئاڵایە بۆ تۆ چیە گەیەنێ؟ زۆر سپاس ئێوەش بەخێر بێن ڕۆژی ئاڵا لە هەموو سلێمانی لە هەموو کوردستانیش پیرۆز بێ ڕۆژێکی زۆر پیرۆزە لە لای من مۆرکێکی جوانی وڵاتەکەی خۆبە و ئەم چەند ساڵی ئەخیریش زیاتر گرنگی پێگراوە و زۆر پێم جوانە کە ئێستا چەندین فستیڤاڵەکێ بۆ ڕۆژی ئاڵا بۆ ڕۆژی سلێمانی بۆ کوردستان هەرابووین زۆر خۆشحاڵ بووم بۆیە منیش بەجلی کوردیەوە هاتووم و ڕۆژەکەم جوانتر کردووە. باشە گرنگی ئاڵات چییە لە لای تۆ؟ طبعاً وەکوتم ئاڵا مۆرکی وڵاتەکەیە ئەبێ هەموو کەس بیناسێ بێ هەموو مناڵێ بزانێت چییە لە هەموو بۆنێکە لە هەموو شوێنێکا بوونی هەبێت واتە بەرەو پێشچوونی وڵاتەکەی تۆ بە ڕەنگی ئاڵاکەتەوە. ئەوەی کایبینی بەو شێوازە یادی یەکرێتەوە بۆ شێوە بەرفراوانەمە تا چەندێت دڵخۆشی پێی. وەڵاهی ئەم چەند ساڵی دوایی زۆر باشتر بووە بۆنەکان لە بەتایبەتی لە شاری سلێمانی پێم باشە حکومەت کاری گەورەتر کا بۆ ڕۆژی ئاڵا بۆ ئەوەی شتێکی زۆر گەورەتر کەرنەڤاڵێکی گەورەتر بکرێت نەک هەر گروپۆ بچوو بۆیە هەمووی لە یەک شوێنە بەشدار بین. یادی ڕۆژی ئاڵایە و ساڵی نوێژ نزیکە پلانە چێ بۆ ساڵی نوێ؟ من پلانەکانم ئەم ساڵ هەمووی گۆڕیوە و سپاس بۆ خوا ئینشەڵا کاری گەورەتریشم بەڕێوە ئەبێت سپاس بۆ ئێوەش. تایبەتی تایە؟ نەوەڵا دەست خۆش. لە چ شتێکی 2025 پەشیمانی تو ناتەوێت لە 2026 دووبارەیەکەیتەوە؟ 2025 گۆڕانکاریکی گەورە لە ژیانی منە ڕوویا زۆر خۆش بوو لە 2026 گەورەتریش دەبێت خۆشحاڵم. ناتەوێت پێمان بڵێ؟ ناجارێ.